لە کاتێکدا ئاسمانی ڕۆژاوای کوردستان بە دووکەڵی شەڕ و پلانگیێڕی لێڵ بووە، مەترسیەکان لە هەموو لایەکەوە گەماروی کوردان دەدەن. هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی بووەتە تاکە ڕێگا بۆ شکاندنی بێدەنگی. لەم چرکە سادەستیارەدا کۆمەڵی دادگەری کوردستان وەک هێزێکی ڕەسەن و خەمخۆر بەدەست پێشخەریەک بووە دەنگی ویژدانی زیندوی گەل کاتێک لە بانگەوازێکدا داوای لەسەر جەمهێز و لایەنە سیاسیەکان کرد کە ناکۆکیەکان وەلا بنێن و لەسەر یەک مێز بۆ ڕۆژئاوا کۆ ببنەوە. ئەم بانگەوازە نیشتیمانیە وەک دەنگدانەوەیەک لە مێژووی سیاسی هەرێمدا بە خێرایی وەڵام درایەوە. زۆرینەی حەزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بێ دوودڵی ئامادەی خۆیان دەربڕی و بارەگای کۆمەڵی دادگەری لە شاری هەولێر بووە ماڵی گەورەی کوردایەتی و چەتری کۆکەرەوەی لایەنەکان. دەستپێشخەرەکەی کۆمەڵ تەنها لە ئاستی سیاسیدا نەمایەوە، بەڵکو شەقامی کوردی و دەستەبژێری ڕۆشنبیرانیشی جوڵاند. سۆران حەمەڕەش نووسەر و مێژونووس بە پێزانینەوە دەڵێت تا دەتوانین دەبێت سوپاسی هەوڵەکان بکەین. من سوپاسی زۆری کۆمەڵی دادگەری دەکەم. هاوکات یاسین عومەر نووسەر و ڕۆژنامەنووس ئەم هەنگاوە بە هەوڵێکی پیرۆز وەسف دەکات و داوای پشتیوانی لێ دەکات. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەنووس ڕێباز مامشۆڕش هەڵوێستەکەی کۆمەڵ بە کوردپەروەرانە ناودەبات و هاوڵاتیەکی شۆژداری دەدات کە تا درەنگ نەبووە هەموو جیاوازیەکان وەلا بنرێن. هاوڵاتیانی هەرێم بە ئومێدەوە سەیری ئەم هەنگاوەی کۆمەڵی دادگەری دەکەن و وەکو نمونەی دەنگی شەقام بڕیارەکەی کۆمەڵ بە دروست و جوان دەزانن و هیواخوازن کورد بڕیارێکی ژیرانەش بدات. دەرەنجامی ئەم یەکڕیزیە کۆبوونەوەیەکی دووکاتژمێری لێکەوتەوە کە بەلاخێکی گرنگی هاوهەڵوێستی و یەکڕیزی لێ بەرهەمهات. لە بەیاننامە هاوبەشەکەدا لایەنە سیاسیەکان بە توندی سەرکۆنەی بێدەنگی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیان کرد بەرامبەر ئەو هێرشانەی دەکرێتە سەر کورد. هەروەها وەڵامێکی توندی وەزارەتی ئەوقافی سووریایاندایەوە و دژایەتی هەر هەوڵێکیان کرد کە بەرگی ئاینی بکات بە بەری ململانەکاندا. داواشان کرد گفتوگۆ و دانوستان بکرێتە بنەمایی چارەسەر. لە کۆتایی دیمەنەکەدا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری بە واقیعبینیەوە خاڵێکی گرنگی بیرهێناینەوە و ڕایگەیاند بێ هەڵوێستی هاوپەیمانان پێشبینیکراو بوو چونکە ئەوان تەنیا بەرژەوەندی خۆیان دەوێت. ئەمەش پەیامێک بوو کە دەبێت کورد تەنیا پشت بە ئیرادە و یەکڕیزی خۆی ببەستێت. کۆمەڵی دادگەری بەم هەنگاوی سەلماندی کە لە کاتە سەختەکاندا دەتوانێت ببێتە پردی پەیوەندی و هەوێنی یەکڕیزی بۆ ئەوەی دۆزی کورد وەک دۆزینەتەوە و خاک لە سەرووی هەموو بەرژەوەندی حیزبیەکانەوە بمێنێتەوە.